دوو ئۆتۆمبیلی تێکشکاون لەسەر ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووک لە نزیک چەمچەماڵ بەیەکیاندا و بۆ هۆیەوە 4 هاوڵاتی گیانیان لەدەستدا و سیانی تریش بریندار بوون. هاتووی چەمچەماڵ هۆکاری ڕووداوەکە دەگەڕێنەوە بۆ لە دەستدانی کۆنتترۆلی یەکێک لە ئۆتۆمبیلەکان لەلایەن شۆفێرەکەیەوە. ئۆتۆمبیلێکی مەرزیە لەگەڵ ئۆتۆمبیلێکی پیکابی دێرە دیارە ئۆتۆمبیلی مەرزیەکە لە شەقامی گشتی چەمچەماڵ بەرەو سلێمانی هاتووە لە دەستی وەری گردووە پەڕیوەتەوە ئەمبەرەوە لەم بەریشەوە ئۆتۆمبیلێکی پیکابی دێر لەسەر شەقامی ئاراستەی خۆی لە سلێمانی بەرەو چەمچەماڵ هاتووە بەداخەوە لە ئەنجامدا بۆیە هۆی قوربانی 4 کەس. 4 لەو کەسانی لە ڕووداوەکەدا بوونەتە قوربانی پیشیان کرێکار بووە لە یەکێک لە کارگەکانی دروستکردنی خشت لە سنووری ناحیتەکەی کاکەمەند. 30 خولەکبەر لە ڕووداوەکە دەستیان لە کار هەڵگرتووە و ڕۆماڵ بۆ ڕێگا سەرەکیەدا گەڕاونەتەوە. بینیم سیرەکەم ینی 4 بۆ 5 جەنازە لەم تەختەیە کەوتە بوو کەسێ نەبوو بەدەمیانەوە ینی تقریبا دەدەقە چارێکی بەسەریان ڕۆشتە بوو خەڵک بریندار هەبوو خوێنیان لێ ڕوو کەسێ نەبوو بەدەمیانەوە ینی خەڵکی لای خۆمان کە لە دەوامەوە هاتێتەوە لێرە هەلیانی گرێتەوە و کردیانتە ناو سیارەوە. سەرنشینانی هەردوو ئۆتۆمبیلەکە تەمەنیان لە نێوان 20 بۆ 6 ساڵ بووە. تەرمی گیان لەدەستدراوەکان ڕەوانی پزیشکی دادی سلێمانی کران بەهۆی سەختی برینەکانیان و ناجێگیری دۆخی تەندروستیان هەرسێ برینداری ڕووداوەکەش ڕەوانی نەخۆشخانەکانی سلێمانی کران. تەرمەکانیان کاتێک کە گەیشتە لە ئێمە بەڕاستیەکەی بە پێویستمان زانی لە هەمان کاتە ئیحالی شاری سلێمانیان کرد ئەوەندێک ئێمە زانداریمان وەرگرت تەنها 2 کەسیان تەمەنی 6 ساڵە و باقیەکانیان تەمەنیان لە نێوان 20 بۆ 25 ساڵە و لە هەمان کاتە بەداخەوە کە جێی نیگەرانیە کە کوڕێک و باوکێک لە ڕووداوەکەدا هەردوویان گیانیان لەدەستداوە. ڕۆژانە لە ناوچە جاجەکانی هەرێمی کوردستان لەسەر ڕێگای نێوان شار و شارۆچەکان ڕووداوی هاتچۆی هەمەجۆر ڕوو دەدەن و ساڵانە سەدان کەس بەو هۆکارە گیان لەدەستدەدەن. بەرپرسانی هاتچۆ هۆکارەکان بۆ پاپەند نەبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتچۆ دەگەڕێنەوە. شارەزایانی هاتوچۆش هۆکارەکەی بۆ خراپی ڕێگاکان و کەمتەرخەمی کۆمپانیا و جێبەجەکاری پرۆژەکانی ڕێگاوان دەگەڕێنەوە کە لە پێناو دەستکەوتی زیاتری مادی ڕێگا سەرەکیەکان بە پانەیەکی کەمتر قیرتاو دەکەن ئەوەش بۆ هۆکاری بچووکبوونەوەی ڕێگاکە و لە دەستدانی کۆنتترۆلی ئۆتۆمبیلەکان ناو دەبن. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.